بەرهەمە ناوخۆیەکانی جوتیاران و پیشەکارانی کەرتی پیشەسازی خۆراکیە لە سلێمانی بەرهەمەکانیان خستۆتە ڕوو تا بازاڕ بۆ بەرهەمەکانیان پەیدا بکەن. بە بازارکردنێکی زۆر باشە و نزیکردنەوەی لە دەستی خەڵک ئێستا هەیە لە پێنجوێن هاتووە لە هەڵەبجە هاتووە لە ڕانی و دەڤەرەکانی ترەوە هاتوون لێرە بەرهەمەکانی خوان هێنا و نمایشەکەن و بە باشترین شێوە ئەگا بەدەستی خەڵکو و لە خەڵک نزیکراوەتەوە. ئەم جۆرە بەرهەمانەمان بە خەڵک بناسیێنین بەوەی کە ئێمە معمەلێشین ئیشەکەین بە هیچ شێوەیەک شیری و شک بەکار نایێنین. بەرهەمەکانمان هەمووی شیری فرێشی مانگایە و بە چەند جۆرێکی جیاواز. جۆرەکانمان خستەی سادەیە، خستە بە زەنجەبیل، خستە بە سیر، خستە بە زعتەر و زەیتی زەیتون، خستە بە هەنوین، کەری کوردی. کڕیار و سەردانیکارانی پێشانگای بەرهەمە ناوخۆیەکان کە بە ناوی پێشانگای ژیان دەستی بەکارەکانی کردووە قەرەباڵغێکی زۆریان دروست کردبوو. ئەوەش هەوڵێکی ناوخۆییە بۆ ساختکردنەوەی بەرهەمی جوتیاران. ئەمە پێشانگایەکە بۆ پیشاندان و نمایشکردنی ئەو بەرهەمە خۆماڵیانی کە هەمانە ئاستی کوالیتی و جۆرایەتیان قەبارە و چەندایەتیان ئەو شوێنە جیاوازیانەی کە بەرهەمەکانی لێبەرهەماتۆن لەگەڵەوانیشا دەستچن و کاری دەستی خێزانەکانی خۆمان و ئەو خەڵکو و دەستە و گروپانی کە بە دەست پێشخەری خۆیان لە بواری پیشەسازی بچووکی جیاجیایە توانیان ئەماڵەکان گەڕەکەکانیان شوێنەکان لەژێر ڕێنماییە گشتیەکانە بکەن بە شوێنێک بۆ بەرهەمهێنان بۆ پڕکردنەوەی بۆشایی و پێداویستی بازاڕەکانی خۆمان. چەند ساڵێکە هەوڵێکی زۆر دراوە تا کەرتی کوشتتوکاڵ لە چوارچێوەی تەقلیدی ڕزگاری بێ و ببێتە پیشەسازی تا لە داهاتوودا بەرهەمە کوشتتوکاڵەکان ببێتە سەرچاوەی سەرەکی ئابووری هەرێمی کوردستان و بۆ بازاڕەکانی جیهان بنێرێت بەمەش داهاتی ناوخۆیی زیاتر بکرێت. ئەرکی سەرەکی ئەومانەکەوە بەڕاستی ئەم بەرهەمانی هەرێمی کوردستان کاتێکە پێگەن بتوانین بە بەزارکردنی بین بۆ دەرەوە چونکە ئێمە وەکو یەکێتی هەونکاران هەر ئەو هەدەفەمان هەیە کەوا ئێمە لە قۆناغی هاوردەکردنی کاڵا تێبپەڕین بڕۆینە قۆناغی هەناردەکردن واتە بتوانین تەشجیع و هانی ئەم کۆمپانیایە و جوتیاران و خاوەن بەرهەمێنەرەکان بین بۆی بەرهەمەکانیان زیاد بکەن و ئێمەش لە دەرەوە بازاڕیان بۆ دروستکەین. بەپی ئامارەکانی کوشتتوکاڵ بەرهەمی ناوخۆیی لە زۆر ڕۆوە پێداویستی ناوخۆیی پڕکردوێتەوە. جێگری بەڕێوەری کوشتتوکاڵی سلێمانیش دەڵێت ئێمە کارەکانمان بەو شێوەیە کە هانی جوتیاران بدەین بۆ ئەوەی بەرهەمی ناوخۆیی زیاتر بکەن بۆ ئەمەش وەزارەت و حکومەتی خۆجەی سلێمانی هەموو کارێک دەکات. لە سەرتاسەری ئەم ناوچەیە سێ فیستیڤاڵی گەورە ساز بکەین. فیستیڤاڵێکان فیستیڤاڵی بەرهەمی هەنار بووە، فیستیڤاڵی دووەم بەرهەمی هەنگوین بوو. ئەم فیستیڤاڵەشیان لەلایەن کۆمپانیای شارپلان بە سوپاسەوە توانیوێتی ئەم کە هاوڵاتیانە کۆ بکاتەوە جوتیارانە کۆ بکاتەوە لە سەرتاسەری هەرێمی کوردستان کاتوانم ئەمە بڵین لێرەوە دوو هەنگاوی گرینگە بۆ هەرێمی کوردستان و بەتایبەتی بۆ شاری سلێمانی. خاک و سروشتی کوردستان لە ڕووی کوشتتوکاڵەوە بەناوبانگە لەم دۆخەدا کە قەیرانی جۆرە و جۆر ڕوبەڕووی کوردستان بۆتەوە دەرفەتی باش بۆ جوتیاران ڕەخساوە کە لەم بوارەدا چالاکی بکەن بەماش داهاتێکیان بۆ خۆیان دەستکەوێت و لەو لاشەوە هاوکاری حکومەت بکەن بۆ فرا سەرچاوەکردنی داهاتی کوردستان. عومەر کەریم گەلی کوردستان، سلێمانی.